دەستە و تاقمە فریاگوزاریەکان و خۆبەخشەکانیش بەردەوامن لە گەڕان بە شوێن ڕزگاربوواندا لە نێو داروپەردووی پاش ئەو بوومەلەرزە بەهێزەی لە ناوچە سنووریەکانی نێوان ئێران و عێراقیدا. شارۆچکەی سەرپێڵی زەها و لە هەرێمی کرماشان گەورەترین زیانی گیانی و ماڵی لێکەوتووە لە ئاکامی ئەو بوومەلەرزەیە. میخوام بە دەمەوێت دڵنیایی بە هەموو لایەک بدەم بە هەموو ئەوانەی دووچاری مەینەتی هاتوون حکوومەت هەرچیەکی لە توانادا بێت دەیکات بۆ چارەسەرکردنی کێشەکان لە کورتترین ماوەدا. چالاکوانان دەڵێن هەتا ئێستاش حکوومەتی ئێران هەوڵێکی ئەوتۆی نەداوە بۆ بەدەنگەوە چوونی قوربانیانی ئەم کارەساتە سروشتیە کە بۆتە هۆی نەمانی وزەی ئەلکتریک و کەمبوونەوەی ئاوی خواردنەوەش. ئەمە بێلەوەی هەروە دێ و ژمارەی قوربانیەکانیش لە زیادبووندان. سەرەتا زەمین لەرزەیەکی سوو بوو بیرمان دەکردەوە کە چی بکەیت. دووهەم دانە ڕوویدا براکەم لە ناو داروپەردووی خانووەکەماندا گیری خواردبوو. کاتێک کارمەندەکانی فریاگوزاری دەیان هێنایەوە درەنگ بوو گیانی سپاردبوو. هێزی بوومەلەرزەکە بە پێوانەی ڕێختەر حوت و لە دەدا سێ بووە و لە هەرێمی کوردستانی عێراقیش زیانی لە بەنداوی دەربەندیخاندا کە دەکەوێتە پارێزگای سلێمانیەوە. بسبب الهزة الأرضية بەهۆی بوومەلەرزەکەەوە کە لە 100 ساڵی ڕابردوودا بەهێزترین بوومەلەرزە بووە زیانی بەرچاوی داوە لە بەشی سەرەوەی بەنداوەکە و درزیشی کردوتە دیوارەکەی و هەروەهاش بەشێکی بەنداوەکەش ڕۆچووە. زیانێکی زۆری لە بەنداوی دەربەنیخان داوە. هەر لێرە 5 ئۆتۆمبیلی پێشمەرگە و پۆلیسی فیدرالی تێک شکاندووە. لە کاتی بوومەلەرزەکەدا تاوێرەبەر لە شاخەکە بەردەبوونەوە زیانێکی زۆریدا. ئەگەرچی کاربەدەستان لە هەردوو حکوومەتی نێوەندی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڵێن بە وردی چاودێری کێشەی بەنداوی دەربەندیخان دەکەن، بەڵام ئەمە نەبۆتە مایەی ڕەوانەوەی نیگەرانیەکانی خەڵک لەو ناوچانەی دەکەونە بەردەم ئاوی ئەم بەنداوەوە. شارۆچکەی دەربەندیخان لە هەموو شوێنەکانی تری هەرێمی کوردستان زیانی زیاتری بەرکەوت. حالا لەم بینای 600 متر تقریبا 8 کەس بوون دوان بۆسیانی مردوون و لە پاش ئەوشا ئەمە بەتەمەنی خۆم ئەمەیە کەم جارشتی وا بینم ببیست بوو و حاڵەتێکی زۆر سیر بوو لە بەلامە و ئەوش لە قودرەتی خوای گەورای و هیچکە دەسڵاتی نییە. لە دوای ئەوشا مسەرەر و زیانێکی زۆری گەاندە بە هاوڵاتیان و قەڵای شێروانە لە شارۆچکەی کەلار کە قەڵایەکی دێرینی مێژوویە بەهۆی بوومەلەرزەکەەوە زیانێکی زۆری پێکەوتووە بە تایبەتیش نهۆمی سەرەوەی قەڵاکە. و لە پلانماندا دوای پاکردنەوە لادانی ئەو پاشەڕوانێکە لەهۆی بەهۆی بوومەلەرزەکەەوە لە قەڵاکە ڕوویداوە دوایەوە دابنیشن پلانێکی بۆ دابنین بەمەستی کەمکردنەوەی زیانەکان وەستانی زیانەکانی قەڵا لەو شوێنی ئێستادا و بە گوێرەی توانان نۆژەکردنەوەی کە زیانی بەرکەوتووە. مانگی سووری تورکیا یەکەم کاروانی کۆمەک و یارمەتی خۆی نردووە بۆ هەرێمی کوردستانی عێراق کە بریتی بوون لە دەرمان و دەوار و پەتۆ و چەند کەرەستەیەکی تری پێویست. بەپێی دواترین لێدوانەکانیشیان دەستە و تاقمە فریاگوزاریەکان لە شارۆچکەی سەرپێڵی زەها و دەڵێن پێ ناچێت بتوانرێ ڕزگاربووی زیاتری ئەم کارەساتە سروشتیە بدۆزرێنەوە.